ماڵێ من تەبیعەت توندم، والله من عەسەبیم. زۆر کەس ئەو بەڵگەیە بۆ خۆی دێنێتەوە، والله من بەدەست خۆم نییە، هەرکا کە هەر تەبعم وایە، هەر خۆم کەسێکی توندە تەبیعەتم، والله کەسێکی عەسەبیم. نابرای شیرینم، خوشکی باشم، کاکە هەندێک خۆت ڕابێنە، هەندێک خۆت ڕابێنە بە ئیزنی خوای گەورە نەرمونیان دەبی. الحلم خصلة مكتسبة وليس عادة. حلم لەسەرخۆیی و نەرمونیانی بەدەستهێنراوە، ئەوە نییە عادەتێک بێ هەل لەگەڵ تا لە مناڵیەوە گەورە بوو بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحە کە لە سلسلەی حەدیث صحیحی ئەلبانیدا بە ژمارە فەرمودەی 342 هاتووە، سەروەرمان تاجی سەرمان نوری چاومان شەفیعی مەحشەرمان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ إنما العلم بالتعلم. خەڵکی نەبزانن بە دڵنیاییەوە زانست بە فێربوونە. قەت قوتابیەک با خۆی وا تەڵقین نەدا قەناعەت بە خۆی نەکا کە من فێر نابم. دایک و باوکی بەڕێز، مناڵەکەت ئەم ساڵ لە قوتابخانە دەرنەچوو، هاتەوە کارتەکەی هێنایەوە چەند خاڵێکی سووری تێدا بوو دەرنەچوو بوو، قەت مەڵێ تۆ فێری هیچ نابی. پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ڕابەری گەشببینی بوو، فەرمووی إنما العلم بالتعلم. خەڵکی نەزانست بە خۆ فێرکردنە، بە فێربوونە. کەس دەستکی دایکی کاتۆتە دەرەوە زانانە بووە، وردە وردە لە قۆناغی باخچەی منداڵانەوە چەند پیتێک فێر دەبی، ئەمجا تواتە دەچێت قوتابخانەی بنەڕەتی، دواتر دەچێت ئامادەی، دەچێت پەیمانگا، دەچێت کۆلێج، دەچێت خوێندنی باڵا، ئەوی بە پرۆفیسۆر. ئیترە خەڵکە خۆ هەر ئاوا قۆناغبەندی ڕۆیشتووە. زانست ماندووبوونی دەوێ، زانست بە خۆفێرکردنە. وإنما الحلم بالتحلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وإنما الحلم بالتحلم. لەسەرخۆیی و هێمنی و سالاری و سەنگینیش بە خۆڕاهێنانە لەسەر خۆ نەرمونیان کردن. ومن يتحرى الخير يعطى. هەر کەسێ عەوداڵی خێر بێ خوا پێی دەبەخشێ. واللهی بەیانی کە لە ماڵ هاتێ دەرەوە کە ئۆتۆمبیلەکەت داگیرسان، کە چوویتە سەر شەقام، کە ڕۆیشتی بۆ دەوام، کە چووی بۆ کرێکاریەکە، کە چووی بۆ فەرمانگەکە، کە چووی بۆ ناو خەڵک، کە چووی بۆ سەردان و سیلەی ڕەحم، نێتی خێرت هەبێ بڵێ یا ڕەبی خوا تووشی خێرم کەی. نێتی ئەوەت هەبێ وەڵامی خراپەی خەڵک بە خراپەم بدەوە. نێتی ئەوە لە دڵتا بێ من ئەمڕۆ پیاوێکی بە تەحەمل سەبر و ئارامم دەبێ، خەڵک عەزیەتیشم دا عەزیەتی نادەم. يعطى والله خوا لەو ڕۆژەیە تووشی خێرت دەکات. بەڵام کاکە تۆ لە ماڵەوە ئامادە ئەڵێی ئەیانگوت ساچمەزەنی داگیراوەیە، باروتت تێ کردووە بەش قارتەیەکی دەوێت لێی دەی، ئەڵێ هەر کەسێ ئەمڕۆ بێتە بەرەو ڕۆم، والله پەنجەیەکم بۆ بێنە زلەیەکی لێدەم، پەنجەی بەرز کاتەوە دەستی دەشکێنم. يعطى والله خوای گەورە تووشی بەڵای لە خۆت خراپترت دەکات. تۆ بنێتی شەڕ لە ماڵەوە هاتوویە دەرێ، تووشی شەڕ دەبی. بەڵام ومن يتحرى الخير يعطى. هەر کەسێک عەوداڵی خێر بێ خوای گەورە تووشی خێری دەکات.